زانکۆی سەرموو هەنگاو عەمەلیەکانی بۆ کۆکردنەوەی بەڵگەنامەکانی تایبەت بە کەیسی ئەنفال دەست پێ دەکات. بۆ ئەنجامدانی ئەو کارە گرنگەش سەنتەرێک لە زانکۆکەدا کراوەتەوە و هەرکی ئەو سەنتەرەش بە دۆکێمنتکردنی تاوانی ئەنفالە. یەک لەوانە کۆکردنەوەی داتاکانە. ئەم کۆکردنەوەی داتاکان یەکەم هەنگاو بە چاپێکەوتن دەستمان پێکردووە لە سەرزاری کەسەکان خۆیانەوە کایان دوێن چاپێکەوتنیان لەگەڵەکەین و لەگەڵ ئەوەشا دۆکۆمنتێکین ئەم داتایانە و جاری وا هەیە سەردانیکردنی مەیدانی ئەەکەین بۆ ئەو شوێنانەی کە شاید حاڵان تایە تێپەڕیون لەگەڵ یان ناچین دۆکۆمنتێکن بۆمان باسکەن شوێنەکان چۆن ئاسەوارەکان چین کە لیان بجێماوە و هەروەها ئەو بەڵگانە چین کە لەبەردەستان لە حاڵی حازرە بۆم لای جاروە لای شاید حاڵەکان خۆیانن یان جاروە لە شوێنی ترن لای کەسانی ترن ئێمە هەوڵی ئەومان ناکە خۆیان کەینەوە و بەردەوام داتاکان داخڵەکەین و لە حاڵ ئێستاشدا بەتەماین بانکێکی زانیاری گرنگ دروست بکەین کە ئەم داتایانە هەموو کۆکەینەوەکو بانکێکی زانیاری بێ هەچ کەسێ بێوێ بتوانێت بەردەستی بکەی و ئەوەی ئێمە توموحمانە لەم سنتەریا هەوڵ بین کارەکانمان لە ڕێی وەرگێڕان و لە ڕێی بەتایبەتی وەرگێڕان بۆ سەر هەردوو زمانی جیهانی ئینگلیزی و عەرەبی بابەتەکانمان بنێرینە دەرەوە و کۆنتاکت دروستکەین لەگەڵ خەڵکی موختەسی دەرەوەیە ئەوانەی کە ئەو گەل و ئەو وڵاتانەی کە ڕوبەڕووی شاڵای و جینۆساید بوونەتەوە و خاڵێکی تر ئەوەیە ئێمە ئەگەڕێن بە دوای سەررجەم ئەو کەل و پەل و پاژماوانەی کە لە ئەنفالکراوان بەجێماون و ئەو خەڵکانەی کە ئەنفال کراون و دواتر ئازاد کراون یاخود ئەوانەی کە سژنەکانی خوارویان بینیوە بەڕاستی ئەمانە گرنگە بەداخەوە بەشێکی زۆریان وفاتی کرد نەتوانرا چاوپێکەوتنیان لەگەڵاو بکرێ وەکو چی وەکو دۆکۆمنتە وەکو شایدیش وەکو شاید عیانێک هەڵبگیرێن. شارزایکی یاسای نێودەوڵەتی شای دەگەیەنێت زمانی داتاوامار و بەڵگەنامەکان بۆ بەجیانیکردنی کەیسی ئەنفال کارێکی پێویستە. بۆ ئەوەی لە ڕوانگەی زانستی و ئەکادیمیەوە تەواوی ئەو هۆکارانەی کە لە پشت ئەو تاوانە نێودەوڵەتیانەوە هەیە کە بەرامبەر بە گەلی کورد کراوە لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا و بۆ ئەوەی کە بزانین ئەو هۆکارە سیاسیانە ئەو هۆکارە یاساییانە ئەو هۆکارە ئابوووریانەی کە لە پشتی ئەنجامدانی ئەم تاوانانەوەن لەسەر ئاستی نێودەوڵەتی چییە دەبێت لە سنتەرێکی توێژینەوەدا تەواوی ئەم هۆکارانە لە ڕوانگەی زانستیەوە شیکاریان بۆ بکرێت تا ئەوەی کە تۆ لایەنی بەرپرس لە وڵاتەدا ئاگادار بکەیتەوە بەوەی کە هەنگاوەکان لە بە نێودەوڵەتیکردن و ئەو بربەستانەی کە هەن لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆیی بە تێپەڕبوونی ئەو ماوە زۆرەی کە ئەم تاوانە نەکراوە چین. سەنتەری زانکۆی چەرموو بۆ توێژینەوە لەبارەی جینۆساید و ئەنفال سەنتەرێکە باوڵی قوبا تەڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتێریەم دامەزراوە و سەنتەرەکان گاوە عەمەلیەکانی دەست پێکردووە بۆ دۆکێمنتکردنی تاوانی ئەنفال. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.